بینەرانی بەڕێز لەسەر تیڤیەوە کاتتان باش و لەگەڵمان بن سەبارەت بە بابەتی گرنگی کۆنگرەی نەتەوەیی کوردستان لەم بەرنامەیەدا باز لە گرنگی یەکدەنگی هێزە کوردستانیەکان و پێویستی کۆنگرەی نەتەوەیی دەکەین. گرنگی یەکریزی کوردان چی دەبێت و لەمپەرەکان لە بەردەم ڕێکەوتنی هێزە کوردەکاندا چی دەبێت چی بکرێت بۆ ئەوەی یەکدەنگی کوردان بێتە ئارا و ئەمانە و چەند وەڵام و پرسیارێکی تر لەگەڵ هەریەک لە گۆران جەلال ئەندامی ئەنجومەنی کارگێڕی حیزبی زەحمەتکێشانی کوردستان و بەڕێز نەهرۆ جەلال ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان. سەرتا زۆر بەخێر بن بۆ ستودیۆ بۆ ئامادەبوونتان سەبارەت بەم وەڵا بینەرانی بەڕێز لە سەرەتای بەرنامەکەماندا گوێبیستی دۆسەیەک دەبین سەبارەت بە گرنگی یەکریزی کوردان و لەم کاتەدا پێگەێنانی کۆنگرەی نەتەوەیی دەبێت چی گرنگیەکێ بێت. فەرموون با پێکەوە گوێبیستی ئەو دۆسەیە بین. بەگەڕانەوە بۆ مێژووی 100 ساڵی ڕابردووی گەلی کورد دەبینین کە چەندین شۆڕش و سەرهەڵدان هاتوونەتە ئارەوە، بەڵام هەمیشە بە سێ هۆکار ئەو سەرهەڵدان و شۆڕشانە بێ بەرهەمی بنچینەی و هەمیشەی کۆتاییان پێ هاتووە. هۆکاری یەکەم ناکۆچی ناوخۆی و خیانەتی هێزە کوردیەکان بووە و هۆکاری دوو هەمیش نەبوونی ڕەخنە لە خۆ و کەم و کورتیەکان بووە لەلایەن سەرکردایەتی شۆڕش و سەرهەڵدانەکانەوە. هۆکاری سێ هەمیش نەبوونی ویستی هێزە نێودەوڵەتیەکان بووە بۆ دروستکردنی کیانی سیاسی و ئیداری کوردی. ئەگەریش دروست بوو بێت کاتی بووە یان گوێ لە مشتی هێزی نێودەوڵەتی و هەرێمی بوون. بەڵام وا ماوەی نزیکەی 30 ساڵە لەسەر بنەمای فەلسەفە و مانیفێستۆی ئازادی ئۆجەلان تەبگەری ئازادی کورد هاتوۆتە ئاراوە و لە سەر بنەمای ڕەخنە لە خۆ و لە کەم و کورتیەکان خەبات و شۆڕش بەڕێوە دەبرێت. تا ساڵی هەشتاکان کورد بە دروشمی سەرکەوتنی هانەمان شۆڕش و سەرهەڵدانی بەڕێوە بردووە، بەڵام تەبگەری ئازادی و دروشمەی گۆڕی بۆ سەرکەوتن یان سەرکەوتن. هۆکاری پێشکەوتنی کوردانیش خۆ بەکەم زانین و بەکەم ڕازی بوونە، بەڵام تەبگەری ئازادی کورد بە ڕێبەرایەتی ئۆجەلان نە بەکەم ڕازی دەبن و ناخۆشیان بە بچووک و کەم دەزان و بە دروشمە نوێیەکەی تا سەر نەکەوێت پاشەکشە ناکات. تەبگەری ئازادی کورد دەوێت پێشنجی بە دیموکراتی زەبوونی ڕۆژهەڵاتی ناوین بکات و ژیانێکی شایستە بە نرخ و بەهاکانی مرۆڤ بێنێتە ئاراوە کە لەسەر بنەمای ئازادی و دیموکراتی بنیاد بنرێت. ڕاستیەک هەیە کە ئەگەر خاوەن هێزی چەکداری نەبی لە ڕۆژهەڵاتی ناویندا هیچ سەنجێکت نابێت لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا. لەسەرەوە بنەمایش تەبگەری ئازادی کورد شۆڕشی چەکداری دەستی پێکرد. جگە لەوەش لە ڕووی سیاسی و مەدەنیشەوە خاوەنی شۆڕش و ئیرادەی ڕۆژاوای کوردستانە. لە باکووریش لە ڕووی سیاسیەوە نزیکەی 60 پەرلەمانتوار و سەدان شارەداری و بەرپرسی حکومی و حزبی هەیە، بەڵام لە ئێستادا بەهۆی هێرشی پاکتەوکاری هەردوو هاوسەرۆکی هەدەپە و چەند پەرلەمانتارێک و بەدەیان هاوسەرۆک و شارەداریش لەلایەن هێزەکانی ئاکەپەوە دەستگیر کراون. گرنگیەک لێرەدا ئەوەیە کە وەک جاران بە دەستگیرکردنیان لە ناوبردننی سەرکردە سیاسیەکان شۆڕش کۆتایی پێنایە، بەڵکو و دەوڵەتانی داگیر کرد. بەو کارانیان گەلی کورد زیاتر دەوروژێن و زیاتر سووریان دەکەن لەسەر تێکۆشان. لە نەخشەی ئێستای ڕۆژهەڵاتی ناویندا وەک ستاتوی سیاسی کوردان خاوەنی ڕۆژاوە و باشووری کوردستانن، لە ڕۆژهەڵاتیش خۆیان ڕێک دەخەن و خۆ ئامادە دەکەن لە شارەکانی باکووری کوردستانێک شۆڕشێک دەستی پێکردو و دەبێت بەهێزتر بکرێت. داگیرکەرانی کوردستان کە هەر یەک لە ئێران، تورکیا و ڕژێمی بەعسی سووریا لەو پەڕی لاوازی و خۆیاندا دنیایەک ناکۆچی ناوخۆی و ناکۆچی نێوانیشیان هەیە، بەڵام سەرباریەوەش پێکەوە ڕێکەوتن دژ بە شۆڕش و تێکۆشانی کوردان. ئەگەر هێزی کوردی نەبێتە هاوکاری پلانگیێڕی ئەو هێزە داگیرکەرانە ئەوە ئەو ڕێکەوتنەشیان کاریگەری خراپی نابێت. ئەگەر هەر هێزێکی کوردی بەشداری ناو ڕێکەوتنی نوێی هەرسێ وڵاتانی تورکیا، ئێران و ڕژێمی بەعسی سووریا بکە دژ بە دەستکەوتەکانی گەلی کورد، ئەوە یەکریزی کوردان تێک دەچێت و پیلانگیێڕی هێزە داگیرکەرەکان سەر دەکرێت دژ بە شۆڕشی کوردان. پارتە سیاسیەکانی باشووری کوردستانیش زۆر خەمسەردانە لە پرسی یەکێتی نەتەوەیی و بەسنی کۆنگرەیەکی نەتەوەیی دێنە پێش. زۆر بەشیان پێیان وایە کە هێزە نێودەوڵەتیەکان چیان بوێت هەر ئەوە دەبێت و پشتیان لێ کردوتەوە، بەڵام لە ڕاستیدا شۆڕشی ڕۆژاوای کوردستان ئەو ڕاستەی سەلمان کە ئیرادەی هەرگەلێک دەتوانێت ئازادی و سەرکەوتن بێنێتە
هەرەوە نەگویستی هێزانە و دەوڵەتەکان ئەگەر یەکێتی کوردان بێتە هەرەوە ئێستا هەلی زێڕینە بۆ ئەوەی ببینە خاوەن کیانێکی سیاسی نەگەرەوەش بەڵکو ببینە پێشنجی هێنانەکەی ژیانی ئازاد بۆ گەلانی ڕۆژەڵاتی ناوین. بەڵێ بەڕێزگۆران لە بەڕستانەوە دەست پێ دەکەم ئەو دۆسەی کە گوێبیست و بینەری بوویت باز لە گرنگی یەکدنگی و یەک ڕیزی هێزە کوردەکان دەکات لە جەنابتانەوە دەست پێ دەکەم گرنگی یەک ڕیزی لێرەدا چییە کە سەبارەت لە ئێستادا کۆمپلۆیەکی زۆر پلانگێڕێکی چەپەڵ لەسەر هەموو بەشەکانی کوردستان بەڕێوە دەچێت. زۆر سپاس. بێگومان بە درێژای مێژووی نەتەوەی کورد و خەڵکی کوردستان تاکە هێزی لە بن نهاتوو لە شکست داهاتوو مەسەلەیەک ڕێزی نەتەوەی نیشتیمانی خەڵکی کوردستان بووە. ئەوە بۆ ڕابردوو ڕاستە و بۆ ئێستا ڕاستە و بۆ دوو بەیانیش ڕاستە. بۆیە مەفروزە لایەنە کوردەکان بە چاوێکی زۆر ورد دۆخەکە بخوێنەوە بەڕاستی ئەو دۆخی کە ئێستا لە ناوچەکە دەگوزارێ کە لە هەموو پارچەکانی کوردستان بە شێوەک لە شێوەکان تێوەگڵاون لەگەر ئەو شەڕە پڕخوێناوی کە لە ناوچەکەدا هەیە دەبێت زۆر بەوردی بیخوێننەوە. ئەگەر 100 ساڵ بەر لە ئێستا لە ڕێگای ساکیزبی کۆ کوردستاندا بش و تەقسیمی چەند پارچێک و چەند وڵاتان کرا ئێستا مەترسی ڕێکەوتنی لاڤرۆڤ کیریش هەیە کە بە شێوەک لە شێوەکان هەندێک ناوی لەناو ساکیزبی کۆیەکی تازە هەندێک ناوی لەناو ڕێکەوتنێکی تازەی وڵاتانی باڵەدەست لە دنیا لەسەر هەرێمی کوردستان. بەڕاستی ئێمەی کورد لە قۆناغی ئێستادا ئەوەی کە زۆر ئێمەی دەرخستەوە ئەمەی هێناوەتەوە سەر سەحنەی نێودەوڵەتی بریتیا لە قارەمانەتیمان لە شکاندنی هێزی ڕەژی داعش. ئێمە تووشی شەڕی داعش بووین بە شێوەیەک لە شێوەکان توانیمان ئەو مەترسیە گەورەی کە داعش بۆ سەر هەموو مرۆڤایەتی هێنای لە سەردەستی پێشمەرگە و شەروانان لە باشوور و ڕۆژئاوە تێکشکێنرا و نەک ئێستا ئەو هێزی داعش لە پێشڕەویدانە بە پێچەوانەوە ئێستا هێزی داعش ئەو هێزن کە لە بەردەستی پێشمەرگە و شەروانان ڕادەکەن ناوچەکانیان جێدێڵن و بە خۆشحاڵیەوە ئەو شەرەفە گەورەی تێکشکاندنی ئەو هێزە ڕەشە لە سەردەستی ئێمەی کوردان بووە. دیارە لەو بارودۆخەدا کە ئێستا زۆربەی وڵاتانی جیهانی هەست و سۆز و عاتیفەیەکیان لەگەر کورد هەیە بێگومان دەبێت کورد لەو قۆناغدا ئەوە وەبەربێنێ و بەرهێنانی بێ بکە بۆ مەسەلە سیاسەکانی خۆی. یعنی ئەگەر بێت و ئێمە تەنها هەر وەکو شەڕکەرێک تەعامل لەگەر ئەو تۆسەیە لەگەر ئەو کێشەیە بکەین و هەر شەڕەکە ئەرچی ئێمە بێ بەڵام ئێمە دەبێت لە ئێستاوە مشوری پشتی شەڕەکەی خۆمان بخۆین. بەداخەوە ئێمە بە هەست بە مەترسێکی زۆر گەورە دەکەین ناوچەکە لەسەر لێواریشی دابەژگۆران وەکو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بوو ڕاددەگرم کۆنگرێنێتەوەی کوردستان کەنەکە لە باشووری کوردستان بانگەوازیەکی کرد سەبارەت بە کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسەکان لە باشووری کوردستان سەبارەت بە دوای پرۆسەی ئازادکردنی مووسڵ کەنەکە ڕادەگەێنێ مووسڵ بۆ سێ بەشی کوردستان گرنگی خۆی هەیە. بەڕێستان لە دوای ئەو پرۆسە چۆن دەڕوانن بۆ ئازادکردنەوەی مووسڵ ئەبێ کورد چی بکات تاکو لەسەر ئەو سێ بەشەی کوردستان کارێکی نیگەتیڤ جێنێڵێت؟ بەڵێ بێگومان کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ یان دەرهێنان لە ژێردەستی داعش و هێنانەوەی بۆ سەر حکوومەتی عێراق بە بێگومان ڕاستەوخۆ کاریگەری بەلایانی کەم لەسەر دوو پارچە دەبێت ناڕاستەوخۆ لەسەر پارچەی سێم دەبێتن. لەسەر باشوور ئەوە بەشێکە ئێمە زیرانێکی ڕزا قورسی قورسمانێک کە پێی دەگوترێت داعش کە دەکاتە زۆربەی سنوورەکەی لەگەر سنووری هەرێمی کوردستانە و بەشی سەرەوەشی زۆربەی سنوورەکەی لەگەر سنووری ڕۆژئاوایە. یعنی بەلاچوونی ئەو هێزە ڕەشە لەو منتیقەیە بمانەوە نەمانەوێ کاریگەری خۆی بەجێدێنێت. بۆیە لە دۆخێکی ئاوادا مەفروزە لایەنە کوردیەکان و هێزە سیاسی کوردیەکان بەر لەوەی وەکو مقاتلی ئازا کە ئەرچیان تەواو بێ پێویستە پرۆسەی سیاسی خۆیان بێگلا کرد بێتەوە لەگە ئەو لایەنانەی کە لێمان دەخوازن ئێمە داعشیان بۆ لەناو بینان یان وەکو ئەرچێکی نیشتیمانی ئێمە شەڕی ئەو هێزە ڕەشە دەکەین پارێزگاری لە خاک و نیشتیمان و وڵاتی خۆمان دەکەین بەڵام دەبێ کۆمەلگای نێودەوڵەتی لەوە بگا ئێمە تەنها شەڕکەر نین. ئێمە ئازادی خاکمان دەوێ ئازادی وڵاتمان دەوێ و بەلایانی کەم زەمانەت و
بۆکو دەنێ زمانەتێکی نێودەوڵەتیمان دەوێت بۆی لە دوای شەڕەکە ئێمە پێگەمانس دەبێت لە ناوچەکە چونکە من گومانم نییە لەوەی کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوی بەتایبەتی دەوڵەتی عێراق و سووریا و تا ڕادێکیش تورکیا گۆڕانی ڕەنگە سیاسی و جوگرافی بەخۆ ببێنێتن جا ئەو گۆڕانە بەبێگومان کاریگەری لەسەر ئێمە دەبێت بەڵام ئەوەی ناخۆشحاڵمان دەکە ئەوەی کە زۆر جار ئەو مەسەلەیە لەو ئەرکە پیرۆزە دوورمان دەخاتە ئەوە بەڕاستی لایەنە سیاسی کوردەکان لایەنی کەمی هاوکاری و هاوتەباییان لەو مەسەلەدا نیە ینی بۆ نمونە بەداخەوە ئەو قسە دەکەم کە بە ناخۆشحاڵیەوەش ئەو قسە دەکەم هەر حزبك بە دوای بەرژەوەندی تەشی حزبایەتی خۆی دەکاوە و دید و تێڕوانینی بۆ کێشەکە لەوەیە چەند بەرژەوەندی حزبی خۆی تێدایە کە ئێمە وەکو کۆمەڵێک لایەن لە باشووری کوردستان لەو بڕوایان دەبێت هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی ڕەنجیان چێ و ئایدۆلۆژیان چێ و فکریان چێ و لە کامە پارچەن دەبێت بەلایانی کەم لەسەر ڕێکەوتنیەکی نیشتیمانی ڕێک بکەون بۆەوەی زەمانەتی هەندێک دەستکەوتی نیشتیمانی وینەتەوەی لە قۆناغی دوای داعش بکەن گۆرا من لێرە ڕادەکردم دێمەوە لای جناب دەچمە لای کاگنەرۆ بەڕێستان چۆن لە یەکدەنگی کورد دەڕوانن لەم کاتە هەستیارەدا زۆر سپاس بێگومان ئەگەر چاوێک بە بێژووی ڕابردووی گەلی کورد سە ساڵی ڕابردووی گەلی کورددا بخشێنینەوە هەموو شۆڕشەیەک لە دوایەکانە هەموو ئەو هەوڵانەی کە دراون ئەنجامیشیان بووە بە شێوەک لە شێوەکان بەڵام بە یەکگرتووی و بە هەماهەنگی و بە یەکڕێزی و یەکتێڕوانینی ئەوەی کە ئێستاکە لە بارودۆخەکە دەگوزارێ یەکدەنجی یان بارودۆخەکە وا دەخوازێکە هەموو ئەو بەرژەوەندیانەی لە چوارچەوێکی تەسکا بیریان لێ دەکرێتەوە وەلاو بندرێن چونکە بارودۆخەکە گۆڕانکاریەکان گۆڕانکاری بەپەلەن گۆڕانکاریەکان لە چەقی ناوەڕاستی کوردستاندان و ئەم گۆڕانکاریانە وامان لێ دەخوازێت کە ئێمە هەموو ناکۆچیەکانمان وەلاوە بنین بەڵام تێڕوانینێکی هاوبەشمان هەبێ بۆ دەربازکردنی ئەم قۆناغا بۆ دووبارە نەبوونەوەی سایکسبیکۆیەکی دیکە لەم چوارچێوەیەدا یەکدەنجی و یەکڕیزی و وتارێکی هاوبەش استراتیژێتێکی ڕوون ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو ئەگەرانەی یان بابڕین ئەو کودەتایانەی یا هەوڵی کودەتایانی کە لە دژی گەلەکەمان دەکرێت لەم ناوچەیەدا بۆ ڕوبەڕووبوونەوە چونکە ئەوەی کە لە ڕابردوودا ڕووی داوە لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتیش لە دوسێ ساڵی ڕابردووی هات دەکایی داعش وەکو هێزێکی تاریک پەرست و وەکو هێزێک بە تایبەت لە ناوچەکەدا لە دژی کورد هەوڵەکانی چڕ کردوتەوە چونکە ئامانج و هاتنی داعش بە بەراورد لەگەڵ تێڕوانین و هێرشەکانیان بۆ سەرگەلی کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان ئەوەیە کە وامان لێ دەخوازێت کە ئێمە خەریکی شتێکی دیکەین کە دەبێت خەریکی بابەتێکی دیکە بین ئەویش بابەتی مەسەلەنەتەوەی نیشتیمانیەکەیە بەداخەوە پارتولایەنە سیاسیەکان تاوەکو ئێستاکە لەگەڵ ئەوەی کە درک بە مەترسیە گەورەکە دەکەن بەڵام لە چوارچێوەی تێڕوانینی بەرژەوەندی تەشی حزبیانەی خۆیانەوە هەوڵیان داوە کە معارەجەی ئەم بارودۆخە بکەن کە بەم شێوەیە معارەجە ناکرێت لەبەر ئەوە هێز و لایەنە سەرچیەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی دەبێ ئەم بارودۆخە تێبپەڕێنن بە هەستکردن بە بەرپرسیارەتی دۆخەکە بەقەت گەورەی مەترسیەکان لەسەر خەڵکی کوردستان لەسەر خاچی کوردستان لەسەر کوردستان بە شێوەیەکی گشتی ئەمە لە چوارچێوەیەکدا کە بگەڕێنەوە بۆ مێژوو وەکو ئاماژەشم پێکرد کە هەموو ئەوانەی لە ڕابردوودا هاتوونەتەکاوە بەدەست هاتوون لە چوارچێوە یەکدەنجی و یەکگوتاری و یەکەوە بوو ئێمە لە ڕابردوودا شۆڕشەیەک لە دوای یەکەکانمان کە ئەنجامیشی بوو بێ یان نەبوو بێ بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ باشووری کوردستان بەلایانی کەم هەرێمی کوردستان لە چوارچێوەی شۆڕشی ئەیلول دەستکەوتی بەیانی 11 ئازاری بووە لە چوارچێوەی بەرەی کوردستانی لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 پەرلەمان و حکوومەتی بووە بۆ بەرەو پێشەوەبردننی بمبورە بۆم بەرەم پێشەوەبردن و زیاترکردنی ئەم دەستکەوتانە وە گواستنەوەی سەرکەوتنەکان و بەدەستێنانی مافە بنەڕەتیەکان دەبێت سوود لە ئەزمونە چاکەکان ماوەربگرین باشە ماوەی 25 ساڵە حکوومەتی هەرێمی باشووری کوردستان حکومڕانی باشووری کوردستان تەواوی پارچەکانی کوردستانیش وەکو هیوایەک چاو لە بەشی کوردستان دەکەن باشە دەبێت باشووری کوردستان بە تەواوی لایەنە سیاسیەکانیوە ئەبێت چی بکات ببێتە وەڵامدەرێک بۆ پشتیوانی لە بەشەکانی تری کوردستان بەتەنها یەکڕوویزی یەکگوتاری هەستکردن بە بەرپرسیارەتی وەکو ئاماژەم پێکرد بەقەت گەورەی مەترسێکە لە بارودۆخەکەدا هەمووشی ئەم تێڕوانینەی هەیە بەڵام دەبێ بنەمایەکە بێ بۆ داڕشتنەوە و تەوزیفکردنی ئەم تێڕوانینانە لە چوارچێوەی تێڕوانینە جیاجیاکانی لایەنە سیاسیەکان و بە تەحدیدیش لە نێوان
پارت و لایەنە سەرچەکانی کە هێزیان هەیە چونکە بەڕاستی هێز لە ناوچەکەدا ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینێ چونکە بینیمان بینی پێشمەرگە دەرسێکی وای دا بە داعش کە توانی سەرنجی هەموو دنیا بەلای خۆی ڕابکێشێ لە ڕۆژ ئاوای کوردستان شەڕڤانان دەرسێکی وایان داعش تێکشکاند کە سەرنجی هەموو لایە بەڵام گەورەترین کارەسات ئەوەیە کە وەکو هاوڕێشم ئاماژەی پێکرد ئەوەیە کە هێزە نێودەوڵەتیەکان بە چاوی شەڕکەرێکی ئازا لە ئێمە بڕوان بەتەنها ڕاستە ئێمە شەڕکەری ئازاین و دەتوانین توانی وشمانە ئەزمموی 100 ساڵی ڕابردوومان شۆڕشێک لە دوای یەکەکان بەرخودانێک لە دوای یەکەکان توانیویەتی کە دەرس بە دوژمن بدات و هەمیشە چۆکدانێنەوە لە ئەنجامی ئەم چۆکدانانش کە ئێستا کە کورد لە ناوچەکەدا ژمارێ و بە هەوڵ و تێڕوانینی سیاسی سەربازی پێشمەرگایەتی توانراوە ینی ئەم تێڕوانی نەبهێنرێتە کایەوە بەڵام وەکو ئاماژەم پێکرد بە یەک خاڵ دەبتوانرێت ببردرێتە پێشەوە و وەکو بەڕێزیشدا ئاماژت پێکرد کە ڕۆژاوای کوردستان باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان کە چاویان لەسەر هەرێمی کوردستانە لە باشووردا دەتوانرێت ئەم ئەزمونە بگوازرێتەوە بە وەرگرتنی تێڕوانینەکان بەڕێکەوتن لەسەر گەڵانە نامەیەشی بڕیار لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی چونکە ڕاستیەکەی ئەگەر لایەنە سەرچیەکان ڕێک بکەون لەسەر هێنانەکانی دۆخێکی لەم شێوەیە پارتولایانی سیاسی دیکە هەن بۆ ئەوانی دیکە با بەتەواوی ماناوە پشتگیری لا یەکخستنی هەوڵەکان دەکەن بۆ هێنانەکانی استراتیژیەتیشی تازە و گەڵاڵە نامەیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو مەترسیانێک کە دەبنە هێڵی سوور لەسەر مەسەلە نەتەوەیی و نیشتیمانیەکان ئەگەر وانەکەین ئێمە لەگەڵ ئەوەی کە هەست بە مەترسی قۆناغەکە دەکەین بەڵام قۆناغەکە جێمان دەیەڵێت و وازارێکی دیکە دەبێت چاوەڕوانی ئەوە بکەینەوە کە دۆخێکی دیکەی مێژووی هەڵکەوێتەوە بۆ ئەوەی ئێمە دەستکەوتێکی دیکە بهێنەکە بەڵام بپێچەوەنەوە ئێستا هەر گۆڕانکاریەک کە لە ناوچەکە بکرێت کە ناوچەکەش خەریکە لە بەردەم گۆڕانکاریشی گەورەدایە ئەگەر ئێمە یەکگرتوانە مامەڵە لەگەڵم بارودۆخە نەکەین بێگومان دۆخەکەمان لەدەست دەچێت. باشە کاک نەهرۆ لێرەدا ڕابدەگرم دەچمەوە لای کاگۆران کاگۆران بەڕێستان پێشتر باسی بەرژەوەندی حیزبیتان کرد دەبێت چی بکرێت ئەم بەرژەوەندە حیزبانە تێپەڕ بکرێت کوردیان دەنگیەکی خۆی پێکبێنێت لە هەموو مەیدانە نێونەتەوەیەکاندا بتوانێت ئەو یەکدەنگیە بسەلمێنێت کە کورد خاوەنی کیانێکی یەکدەنگی و پێگەیەکی نەتەوەی خۆیەتی بێگومان هەر پارچەیەکی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە هەم بە پێی ئەوەی کە بەشێکە لە دەوڵەتێکی تر و هەم بە پێی ئەو خەبات و ئەزمونەی کە لە تێکۆشانی چەندی ساڵی ئەو لایەن ئەو پارچێ هەیەی ناتوانێت تۆ شێوازێکی معەنی خەباتیان تێکۆشانیان کاری سیاسی لە پارچێک کۆپیکرێ سەر پارچەیەکیکە ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە و هەموو لایەکشمان دەیزانن بەڵام کۆمەڵی خاڵی هاوبەشەیە هەمومان دەبێ ئیلتیزامی پێ بکەین هەمومان پێ و پابند بین ئێمە ماوەیەک پێشستا بانجی هەموو لایەنەکان و بە تایبەتیش بانجی پارتی دیموکراتی کوردستان پەکەکە پارتی کرێکارانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانمان کرد چونکە ئەوان خاوەنی هێزی ئەسکەری و سەربازین و ئەوان دەتوانن ئەو مەسلەی کە ئێستا باسی دەکەین و بتوانن کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر یەکدەنجی و یەک هەڵوێستی لایەنە سیاسیەکانی کوردستانی هەبێتن باگمان لێکردن گوتمان ئەگەر لە حاڵی حاضریش بەهۆی کۆمەڵێک ئاستەنجی نێودەوڵەتی ئاستەنجی تایبەت بە هەرێک لەو حزبانەی کە باسم کردن ناکرێ ئێمە کۆنگرەی نەتەوەی ڕابگەێنین کە ببێتە چەتری یەکخستن و کۆکردنەوەی هەموو هێزە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان بەڵام بابین هەمومان ڕێککەوی لەسەرەوەی پەیمانێکی نیشتیمانی واژوو بکەین ئەو پەیمانە نیشتیمانیە ڕخەتی سووری نەتەوەیمان دیاری بکە و هیچ لایەنێک نەتوانێت لەو خەتە سوورە لابداتن بۆ نمونە لە باشوور خەت نەکرێ ئەوە باشوور پەیوەندی لەگەر دەوڵەت دابنێ لەسەر حسابی باکوور و باکوور بە هەمان شێوە و ڕۆژ ئاوە و ئاینکرد وەلایەنی کەمی هاوپەیمانی یان هاوکاری نەتەوەی و نیشتیمانیمان لە بینی پارچەکانە بێ ئێمە ئەگەر نەتوانین ڕاستە و خۆ هاوکاری ڕۆژ ئاوا بکەین ئەوە خۆ دەتوانین ناڕاستە و خۆ بیکەین خۆگەر باکوور نەتوانین بڕاستە و خۆ هاوکاری باکوور بکەین دەتوانین بەلایانی کەم هەڵوێستێکمان نەبێت کە زەرەر بە بەرژەوەندی خەباتی پارچەی باکوور بگەێنێتن و بە هەمان شێوە باکوورش دەتوانێت ئەو مەسەلە سەبارەت چونکە وەکو پرسیارەکەی لەگەر کاک ناڕۆشت کرد بمانەوە نماوە سەرباری هەموو تێبینیەکانمان لەسەر باشووری کوردستان ئێستا باشووری کوردستان محوەری جوولانەوەی ڕزگاری خواز و جوولانەوەی کێشەی کووردە و ئێستاش وەکو شوێنێکی باوەڕ پێکرا و شوێنێکی دان پێنرا و لە هەموو دنیادا حسابی بۆ دەکرێت گۆران وەکو بەڕێستان ئەڵێن باشووری کوردستان
شوێنێکی دانپێنراوە لەلایەن مەیدانە نێونەتەوەیەکانەوە. ئایا باشووری کوردستان ناتوانێت ببێتە وەڵام دەرێک لە مەیدانە نێونەتەوەیەکاندا کە تەواوی قونسوڵخانەکانی وڵاتانی جیهان لە هەولێری باشووری کوردستاندا بوونی هەیە سەبارەت بەو کۆمەڵکوژانی کە لە باکووری کوردستان دەکرێت، سەبارەت بەو هێرشانی کە دەکرێتە سەر ڕۆژاوای کوردستان، سەبارەت بەو لەشکرکێشانی کە دەوڵەتی تورک بە ناوی ئۆپراسیۆنی مووسڵەوە دەوێت باشووری کوردستاندا گیر گرفتەکە لێرەوە دەست پێ دەکات. گرفتەکە وەختێک دێن ئەمە باز لە بەرژەوەندیش ئەگەر لایەنی کەمی ڕێککەوتن یان پەیماننامەیەکی نیشتیمانی نەبی ئێمە لەسەری کۆک بین، ئەو کاتە باشوور دەڵێ من ئەوە بۆ بەرژەوەندی خۆم دەکەم، باکوور دەڵێ من ئەو کارە بۆ بەرژەوەندی خۆم دەکەم، کەواتە دێنەوە سەر خاڵی یەکەم کە باسمان کرد ئەویش ئەوەی بەرژەوەندی حزبیە. ئەوەی ئێستا لە پارچەکان دەگوزارێت بەداخەوە زۆر جار بەرژەوەندی تەسچی حزبایەتی بەرژەوەندی حزبەکان باڵا دەسترە لە بەرژەوەندی نیشتیمانیەکان. ئەگەر نا مەفروض بوو لە حالی ئێستا کە ئێستا وەکو باسم کردۆغێکی یەکزار مەترسیدار لە ناوچەکە دەگوزارێت و مەترسی زۆر گەورە لەسەر هەر هەموو کورد هەیە. ئەوەی لە تورکیا ڕوودەدا مەترسێکی گەورەیە لەسەر کورد. ئەوەی ئێستا لە باشوور لە بینی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق دەگوزارێت خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر کورد. ئەوەی لە ڕۆژئاوا کە هەتا ئێستا ئەو هەموو قوربانی و ئەو هەموو داستانە گەورەیە تۆمارکراوە، ئێستاش مەترسی گەورە لەسەر ڕۆژئاوا هەیە. ئایا لەو هەموو مەترسیانە کاتی ئەوە نەهاتووە ئێمە ئەو لایەنانەی هەر ئەو سێ چوار پارچەی کە عەلە لەقەل بەلایانی کەم لە بۆ مەترسیەکانی کە کەوتۆتە سەر خۆمان ڕێککەوین، لایانی کەمی هاوکاریمان هەبێ، لایانی کەمی یەکتر خوێندنەوەمان هەبێ، لایانی کەمی ڕەچاوکردنی بارودۆخی یەکتریمان هەبێ. یعنی بۆ نمونە باشوور نەچێتە کارێک نەکە بەیانی مەسەلەن بەزەرەتەوە بێتن بۆ پارچەکانی کەەوە ئەوانی کەش کارێک نەکەم بەزەرەتەوە بێ بۆ بەداخەوە گرفتی گەورەی هەرێمی کوردستان لەوەدای ئێمە هەمومان بەرژەوەندی باڵاکانی نەتەوە و نیشتیمان لە حزبەکانمان دەبینین. پێمان وایە حزبەکانمان گەورەترن لە بەرژەوەندی باڵای نەتەوە نیشتیمان. من پرسیار دەکەم بۆ کۆنگرەی نەتەوەی نەکرا؟ کۆنگرەی نەتەوەی خۆ حزبی زەحمەت چێشان و بزوتنەوەی دیموکراتی و حزبی شوعی سۆسیالیست تێکی نەدا. کۆنگرێتەوەی کە نەکرا بەڕاستی هێزە سەرچەکانی کوردستان لی بەرپرسیارن کە ناکرێت ئێستا هەر باشش نێمە بڵێن چێ کردی و چۆن کرا و چیە بۆ هۆکارەکەی چی بوو، بەڵام دەتوانین بڵێن هەمومان. بەڵام گرنگی چیە لە ئێستادا ئەم لایەنانەی کە جەنابەت باسییانەکەی کە نەیانێڵاوە بگێنە یەک و ئەم کۆنگرەیە بگاتە ئاستێکی ئەوەی کە ساز بکرێت ببێتە وەڵام دەرێک سەبارەت بەو هەموو نەهامەتی و پیلانانی کە بەسەر گەلی کووردا ڕۆژانە ڕوبەڕووی دەبێتەوە. بەداخەوە بەش ئەگەر زیاتر قسە بکەین لایەنە کوردستانیەکان بە زانایی بە نەزانی ئێستا داخل دابەش بوونەتە سەر بەرژەوەندی ئیقلیمی وڵاتەکان. یعنی بۆ نمونە لایەنێکی سیاسی بەرژەوەندی خۆیلەوە دەبێتەوە کە ئەو محوەری بابرێن ئێران سووریا ئەوە سەرکەوێت، لایەنێش کە پێی وایە ئەگەر محوەری تورکی سەرکەوت ئەوە سەرکەوتنەوە. لە ڕاستیدا هیچیان بۆ ئەمەی کورد سەرکەوتن نین. لە ڕاستیدا سەرکەوتنی گەورە بۆ ئەمەی کورد ئەوەیە ئێمە یەکگرتوو بین، ئێمە یەک گوتاری سیاسیمان بۆ دەرەوەمان هەبێ و یەک داواکاریمان هەبێ. ئێمە لە هەموو پارچەکانی کوردستان هەتا ئێستاش ئەوەی داوای دەکەین بریتیە لەوەی ئێمە دەمانەوێت لە وڵاتی خۆمان کە پێی دەگوترێت کوردستان سربەست و ئازاد و بێکێشە بژین. هەتا ئێستا هیچ پارچێک لە پارچەکانی هەرێمی کوردستان هەتا ئێستاشتا ئەو ئێستا من و تۆش قسە دەکەین نەچوین ئێمە بەشێکمان لە وڵاتانە جیاکرد بێتەوە. ئەوەی ئێمە داوای دەکەن لایەنی کەمی پێداویستی ئینسانی بوونە کە بەداخەوە پێمان ڕەوا نابینن. بە تایبەتی ئێستا دەبینین ئەوە لە تورکیا دەوڵەتی تورکیا ئەوەی بە شەرعی هاتووە، ئەوەی بە ئینتیخابات هاتووە، ئەوەی کە هەڵک دەنجی پێداوە دەیباتە زیندان و خەڵچکێ لە شوێدادنی. ئەوەی مەسەلەن لە باشوور دوای ئەوەندە ساڵ خەباتکردنا لە وەختێکدا بەداخەوە ئێمە دەوڵەتی هەندێک لایەنی سیاسی کوردستان دەوڵەتی عێراقیان کردەوە، دەوڵەتی عێراق ئێستا دەوڵەتی عێراق نانی بڕیوین، نانی خەڵک نادا، حەساری لەسەردا ناوینی، ئەترافمان پێ ناکە. ئەوە جا لە ڕۆژئاواش خۆت لە من باشتر دەزانی کە چەندین گرفت و کێشەی لەسەردایە. لە ڕۆژهەڵاتیش ئەوە بێگومان ڕۆژهەڵات وەزعێکە هەتا ئێستا لەبارێکی تردا. بۆیان دێمەوە لاتان هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆماجڤاکێن کوردستانیش کەجەکە دەربارەی گرنگی کۆنگرەی نەتەوەیی کوردستان لێدوانێکی بڵاو کردبەوە با پێکەوە گوێبیستیە و لێدوانی هاوسەرۆکایەتی کۆماجڤاکێن کوردستان کەجەکە بین دەربارەی کۆنگرەی نەتەوەیی و گرنگیەکانی.
دوێنێ ئێوارە هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکیان کوردستان کەجەکە لێدوانێکی نووسراوی بڵاوکردەوە. لە لێدوانەکەدا باس لە ڕەوشی کورد کراوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە و لەوێشەوە دەچێتە سەر چۆنێتی دابەشکردنی کوردستان بۆ 4 پارچە و ڕاشیان گەیاندووە. لە هەر 4 پارچە بەگشتی و تورکیا بە تایبەتی کوردان کەوتونەتە بەر بەرداشی قڕکردنی فیزیکی و کولتوری و هەمیشە ویستویانە کە کوردان لە ناونەتەوەکانی تردا بتوێننەوە. پاشان کەجەکە دەربارەی ڕەوشی ئێستا جەختی کردوتەوە. ڕەوشی سیاسی و شەڕ لە کوردستان بانگەوازێکە بۆ هەموو پارت و ڕێخستنە کوردەکان کە بینە لای یەکتر و کۆب بینەوە، چونکە ئەگەر بێت و لە کۆنگرەیەکی نەتەوەییدا ڕێک بکەوین لەسەر یەکڕێزی نێوانمان، ئەو کات هەر 4 پارچەی کوردستانیش سوودمەند دەبن و دنیایەک دەستکەوت وە دەست دەخەن. کەجەکە پێویستی بەستنی کۆنگرەی نەتەوەیی و یەکڕێزی هێزە کوردەکانی ڕوون کردوتەوە و ڕایگەیاندووە. جەنگی جیهانی سێم کە لە سووریا دەستی پێ کردووە بەردەوامە، هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوین دەگۆڕێ. لە هاوسەنگیەکەی پێشوو کوردان زۆرترین زیانەوە بەرکەو. ئێستاش هێزە نێودەوڵەتەکان دەیانەوێت پێگەی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوین بەهێزتر بکەن. هێزە کوانەخوازەکانی ڕۆژهەڵاتی ناوینیش دەیانەوێت ستاتۆ و پێگەی خۆیان بپارێزن. بەڵام بمانەوێت یاننا هێزی ئەو گەلانەی کە لە ستاتۆی خۆیان ڕازی نین لە هاوسەنگی نوێی هێزدا لە ڕۆژهەڵاتی ناوین جێدەگرن. کوردیش لە ئێستادا لە هەر کاتێکی تری مێژوو زیاتر هۆشیاری نیشتیمانی هەیە و بەرگری لە ناسنامەی خۆی دەکا. جا بۆیە ئەگەر هێزە کوردەکان ڕێک بکەون لەسەر یەکڕێزیان، هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوین دەگۆڕن و پێگەیەکی بەهێزتر بەدەستدێنن. کەجەکە جەختیشی کردوتەوە کە ئێستا هەلی زێڕین لە هەر شوێنێک بۆ هێزە کوردەکان ڕەخساوە و کە خۆیان بگەێنن بە ژیانێکی ئازاد و دیموکرات. ئەگەر یەکێتی کوردان ئاوا بکەین، تەواوی مەترسی سەر دەستکەوتەکانمان لەناو دەبین و دەستکەوتی گەورەتر لە ئێستا وەدەستدێنین. کەجەکە بانگەوازی هەموو هێز و ڕێخستنە کوردەکانی کردووە بۆ کۆبوونەوەیەک و ڕایان گەیاندووە. لەو کۆبوونەوەیەدا دەتوانین کۆمیتەیەکی ئامادەکاری بۆ کۆنگرەی نەتەوەیی دەستنیشان بکەین. هەروەها پێویستە لە کۆنگرە نەتەوەیەکەدا ئەو کێشە و بارودۆخە سیاسیی کە ئێستا کوردی تێدایە هەڵبسەنگێنین. لە کۆتاییدا هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەرایەتی کۆما جڤاکیان کوردستان کەجەکە پێیان وایە کە هێزە کوردەکان بە دەنگ ئەو بانگەوازەوە بڕۆن و چی دەکەوێتە سویان جێبەجێ بکەن. هەروەها ڕاشیان گەیاندووە کە ئەوانیش لای خۆیانەوە هەموو بەرپرسیارەتێکی سەرشانیان جێبەجێ دەکەن. ئەم ئوسا بەهوار دەکەن. بەڵێ بەڕێزنارۆ دێمە لای تۆ گوێت لەو پەیامەی هاوسەرۆکایەتی کۆما جڤاکیان کوردستان کەجەکە بوو سەبارەت بە گرنگی یەکڕێزی کوردان لەم کاتەدا. ئێوە هەڵسەنگاندنتان بۆ پەیامەی کەجەکە لەم کاتەدا چییە؟ هەر تاکێشی سیاسی، هەر پارتێکی سیاسی، هەر تێڕوانینێکی سیاسی کوردستانیانە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ پێویستە پێشوازی لێ بکرێت. بەڵام ئێمە دەبێت لە خۆشمان بپرسین بە تەنها ڕاگەیاندنی پەیام دەتوانێت وەڵام دەرەوەی بارودۆخێکی وها بێ، یا ئەوەتە تا چەند زەمینە کەجەکە تا چەند هەوڵی داوە زەمینە خۆش بکات بۆ لە پاڵ پەیامەکەی بێگومان بۆ لێکتر نزیکردنەوەی لایەنە کوردستانیەکان. یعنی ڕاستیەکەی ناکرێ ئێمە لەگەڵ دەوڵەتان و لەگەڵ دەوڵەتە هەرێمایەتی و زلهێزەکان نێوانمان تا ئاستی باڵا تا ئاستی لووتکە بێت، بەڵام ناوەوە نەتوانین لەگەڵ یەکتردا بنشین. یعنی تۆ ئەگەر باشووری کوردستان بە نمونە وەربگرێت، زۆرینەی پارت و لایەنە سیاسیەکان لە باشووری کوردستان پەیوەندیەکانیان لەگەڵ حکوومەتی عراقی کە سەرچاوی و هاوڕێگۆران ئاماژەی پێکە سەرچاوی بڕێنی بودجەی خەڵکی کوردستانە تا ئاستی باڵا و تا ئاستی ئەوەندە لێک نزیک بێ، بەڵام نەتواندرێت لەگەڵ لایەنێکی کوردستانی لەگەڵ یەکتردا بنیشن. پەکەکە پارتی دیموکراتی کوردستان نێوانیان لەگەڵ دەوڵەتان ئەوەندە خۆش بێ کە بتواندرێ کۆنفرانسیشی هاوشێوەی یەکێتی لایەکی پەرلەمانی ئەوروپایان لەگەڵ لایەنە دەوڵەتەکانی دیکە ئەوەندە خۆش بێ، بەڵام نەتوانن لەگەڵ یەکادا بنیشن. بەم شێوەیە نە کۆنگرەی نەتەوەیی و نەک نزیک بوونەوەی پارت و لایەنە سیاسیەکان و نەدەشتوانین وەڵام بە بەداخوازی بارودۆخی داخوازی خەڵکی کوردستان بدەین و لە ئاز بەرپرسیارەتی ئەم قۆناغە و ئەم گۆڕانکاریانە گەورانە. باشەوە حیزبی بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان پشتیوانی لەو پەیامی کەجەکە دەکەن. پشتیوانی وەکو ئاماژەم پێکرد، پشتیوانی لە هەر هەوڵێکی هەر کەس و لایەنشی سیاسی بێت بۆ یەکخستنی گوتاری هاوبەشی لایەنەکان، بۆ یەکخستنی یەکڕێزی یەکێتی نەتەوەیی، بۆ یەکخستنی داواکاری و داواکاری خەڵکی کوردستان و داواکاری نەتەوەیی و نیشتیمانی ئێمە پشتوانی لێ دەکەین و پێشوازی لێ دەکەین. جا ئەمن هەر لایەنێکی کوردستانی بیکات. بەڵام
ئایا لە بارودۆخێکی وەهادا کە لایەنە سیاسیەکان نێوانیان تا ئاستی زۆر گەورە لە پێکەڵپژاندایە تا ئاستێکە کە تاوکو ئێستاکە ناتوانن لەسەر مێزێکی ئاوانە دابنیشن و گفتوگۆ بەیەکەوە بکەن. بۆیە بەر لە هەموو شتێک پێویستە زەمینەیەکی وە بەرەخسێندرێ کە لایەنەکان لەگەڵ یەک دابنیشن و گفتوگۆ بکەن. ئینجا گەڵاڵ نامەیەک بۆ ئەوەی کە هەموو کۆک بن لەسەر ئەو داخوازیانەی یان ئەو تێڕوانینانەی کە لەم گەڵاڵ نامەیە دەردەچێتن و هەموو لایەنەکان پابند بن پێیەوە. لەگەڵ هەموو ئەوانشدا ئێمە ناکرێ ڕەچاوی ینی ویستی دەوڵەتانی هەرێمایەتی و هێزە نێونەتەوەیەکان نەکەین یان هێزە نێودەوڵەتیەکان نەکەین. ڕاستە ئەوان تاوەکو ئێستاکە بە هیچ شێوەیە لەگەڵ ئەم بارودۆخەنین کە کوردان لە یەکەوە نزیک بن، کوردستانیان لە یەکەوە نزیک بن گوتارێکی هاوبەشیان هەبێ. بەڵام ئایا پارت و لایەنە سیاسیەکان تاوەکو ئێستاکە کە بارودۆخێکی وا هاتۆتە پێشەوە دەبێ هەر لە ژێر ئەم گوشار و هەر لە ژێر ئەم ویستان نێودەوڵەتی و دەوڵەتە هەرێمایەتیانە بن بە بێگومان ناکرێت. ناکرێ ئێمە ڕووباری خوێنی کوردان، ڕووباری خوێنی شۆڕشەکانمان وامان لێ بکات کە ئێمە لە یەکەوە نزیک بین و بتوانین وەڵامێکی پڕ بە پێستی بارودۆخەکەمان پێبێت. بەڵێ دەکرێت کە دەکرێت بە تەنها میکانیزم و لێک نزیک بوونەوە دەتوانێت ئەم قۆناغات دروست بکاتنەوە ئەم داواکاریانەی کە پارت و لایەنە سیاسیەکانی وەکو ئێمەمانان هەمانە لەو پارتانەی کە دەسەڵاتدارن و لەو پارتانەی کە بەرپرسن لە هێنانەکایی دۆخێکی وا داواکاریەکانی ئێمە ئەوەیە کە لێک نزیک ببنەوە و ناکرێتی دیکە بەم دووریە چونکە قۆناغەکە وامان لێ دەخوازێت کە ئێمە بەتایبەت لەم بارودۆخە بەتایبەت لەم قۆناغەدا بەتایبەت لە تێڕوانینی دەوڵەتانی هەرێمایەتی چونکە ئەوەی کە ئێستاکە ڕوودەدات لە نێوان کورداندا ئەوان ئەوە دەخوازن. ناکرێت ئێمە بەم شێوەیە ببینە وەڵامی خواسی داواکاریەکانی ئەوان. اینجا ئێرانە، اینجا تورکیایە، اینجا بەو لاوازی خۆی بەشار ئەسەدا، اینجا دەوڵەتی عێراقە کە لە ڕێگای میکانیزمی زۆر بە زۆرەوە کە لە محوەربەندی باڵێن ئێران و رووسیا و لایەنەکانی دیکەدایە هەر کەسێک لەوانە بێ ئەوانە بە پێی درێژایی مێژوو تاوەکو ئێستا کەشی لەگەڵدا بێ هەمیشە کۆدەنگ بوونە لەسەر ئەوەی کە بارودۆخی کوردستان نابێ بەرەو پێشەوە بچێ، بربەستی بۆ دروست دەکەن. تەنانەت لەم بارودۆخەی ئێستادا دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئەسەد و دەوڵەتی عێراق کۆکن لەسەر ئەوەی کە بربەستێکی هەمیشەیی بن لە بەردەم بەرەو پێشەوە چوونی شۆڕشی کوردستان لە ئێستادا. کاگنەڕۆ جەنابەت ڕاگرم ئەم پرسیارەی کە بەڕێز دێناتە زمان ئاراستەی کە گۆران دەکەم. وەک دەزانرێ لە ماوەی ڕابردوودا هەم ئەردۆغان و هەمیش بەشار ئەسەد لە دەستپێکی شەڕی سووریا و دژمنی سەرسەخت یەک بوون. بەڵام کاتێک کە مەسەلەی نەتەوەی گەلی کوردێتە ئاراوە ئەم دوژمنە سەرسەختانی هەر چوار بەشی کوردستان دەچنە لای یەک بۆ داڕشتنی پیلانێک دژ بە گەلی کورد. دەکرێت چی بکرێت تاکو ئەم پیلانانە لەناو ببرێ یاخود پارتەکان هی هەر چوار بەشی کوردستان ئەم پیلانانە نابین تاکو بچنە لای یەک و بە پێکەوە کۆمیتەیەکی هاوبەش دروست بکەن تاکو ڕێگیری لەم پیلانانە بکەن. هەر ئەوەی ئەردۆغان لە بەرامبەر رووسیا ئەسەد کردی باشترین دەرس و عیبرەتەکە ئێمە دەرسی لێ وەرگرین. وەختێک مەترسی دەکەوێتە سەر تورکیا کە دەوڵەت کە بەژەوەندی ئەکەپە دەکەوێتە خەتەر، ئەردۆغان دەچێتە لای سەرسەختترین دوژمنی خۆی کە پۆتینە و هەموو تەنازولێکشی بۆ دەکا و لەو شعاری ڕئیسی خۆشی کە دەیگوت دەبێ بەشار ئەسەد لە دەسەڵات نەمێنێ پەشیمان دەبێنێتەوە بەشار ئەسەد پێی وایە دەبێت لە دەسەڵات بمێنێتەوە. ئەوە بۆ ئێمەی کوردان یەک دەرسی تایە بەوەی کە ئەو پیاویان ئەو کەسە ئەردۆغان بەرژەوەندی حزبەکەی و بەرژەوەندی ئەوە دەخوێنێتەوە دەچێت تەنازول دەکات. بۆ ئێمەی کوردانیش هەمان شت ڕاستە. وەکو کاگناڕۆژ گوتی سەرکردەکانی کورد ئامادەن بچنە بەر دەرگای تورکیا، بچنە بەر دەرگای عێراق، بچنە بەر دەرگای ئێران، بچنە بەر دەرگای سووریا، هەتا لەوەش بچووکتر بچنە بەر دەرگای هەندێک حزبی ئەو وڵاتانەش نەک کە دەوڵەت کە حزبەکانیش. بەڵام عەجیبە نەتوانن بەرامبەر یەکتری لایەنی کەمی زمانی ئاخاوتن بدۆزنەوە کە بێگومان ئەو دەست پێشخەریەی کەجەکە دەست پێشخەرێکی باشەوە بەرجێگای ڕێز و تەقدیرە لەو زروفەیە داوای کۆنگرێنێتەوەی بکەین. بەڵام
کۆنگرەی نەتەوەیی دەبێت ئەرزشی بۆ ئامادە بکەیت لە وەختێکدا لایەنە سیاسەکان لایەنی کەمی پەیوەندیان بە یەکەوە نەبێ و هەندێک جار دش بە یەکیش هەڵسو کەوت بکەن چۆن دەتوانی پرۆژەی کۆنگرەی نەتەوەیی بکەیت ئێمە ئەو کاتێک کە حازر باشی کرا بۆ کۆنگرەی نەتەوەیی هەموو لایەنە سیاسەکان ئەو پەڕی پەیوەندیان هەبوو ئەو پەڕی هیچ کێشەیەکی سیاسی لە بینی لایەنەکان تا ڕادەیەک نەمابوو ئینجا نەمانتوانی کۆنگرەی نەتەوەیی وەکو کۆنگرەی نەتەوەیی لەسەر هەندێک خاڵ و تەکنیکی ورد و لەسەر ئەوەی هەندێک بابەتی ناجۆر کۆنگرەکەمان نەتوانی بە کۆتا بگەێنین لە دۆخێکی ئاوادا کە لایەنە سیاسەکانی کوردستان پەیوەندی ئاساییان نییە چۆن دەتوانین کۆنگرەی نەتەوەیی بکەین دوایی ئەوەی کەزەکە ئێمە لایەنە سیاسەکان جگە لە چەند لایەنێکی سیاسی لە باشووری کوردستانە بێ چەند جاری کە پێشنیارمان کردووە کاکە بۆ پەکەکەمان کردووە بۆ پارتی دیموکراتمان کردو بۆ یەکێتیمان کردووە کا گۆرانێ وەکو حیزبی زەحمەتکێشانی کوردستان پشتیوانی لەو پەیامەی کۆماجڤاکیان کوردستان ئێمە حزبی زەحمەتکێشانی کوردستان لە مێژووی خۆی بە خاوەنی پرۆژەی کۆنگرەی نەتەوەیی کوردستان دەزانێت وبەر لە هەموو حزبێکدا ئێمە کردومانەتە دروژمی مناوەندی حزبی خۆمان بۆیە لە حالی حازدا هەر کەسێک هەر لایەنێکی سیاسی ئەو مبادرە بکە ئێمە نەک پشتیوانی لێ دەکەین ئێمە هەرچی ئەرک و وازبێکی نەتەوەی نیشتیمانیش دەکەوێتە سەرشانی خۆمان بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو پرۆژەی پێ هەڵدەستین و بە ئەرکی خۆمانی دەزانین لە ئێستا و لە داهاتوو لە هەر کاتێکدا ئەوەندەی لە ئیمکانەتی حزبی زەحمەتکێشان بێ بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی بەڵام وەکو باسم کرد دیسان کۆنگرەی نەتەوەیی مەفروض ئێمە بۆ معلومی بەڕێستان و هەموو بینەرانیش ئێمە ماوەیەکە زۆر لە هەوڵی ئەوەدان لایەنە سیاسەکان ئەگەر نەشتوان و کۆنگرەی نەتەوەیی بکەن بەڵام دەکرێت پەیوەندیەکیان هەبێت پەیوەندیەکی ئاساییان هەبێت بتوان ئەو پەیوەندی ئاسایانە بەلایانی کەم ئاخر جار داوامان لێکردن بەلایانی کەم متارەکەی یەکتری بکەن متارەکەی یەکتری بکەن مەبنە ئەستەنگ بەرامبەر یەکتری یعنی وا مەکەن دوژمنان لەو لە هەندێک تەسلوکی یەک حزبیان ئەو حزبیان ئەو پارتیان ئەو پارتیە بتوانێت کەلەنێکی نەتەوەی نەتەوەی کورد بدۆزێتەوە زەفەرمان پێ باتن ئێمە دەستەوەستان نەوەستاوین لەگەر هەموو لایەنەکان قسەی خۆمانمان کردووە و بزاتیش لەگە ئەو سێ لایەنە سەرەکیەکە سەرکەوتن و سەرنەکەوتنی کۆنگرەی نەتەوەیی لە ئەستۆی ئەواندایە قسەی خۆمانمان کردووە و پێشمان گوتن مەسئولیەتی مێژووی خۆتان ئەوەیە ئەمڕۆ لەم قۆناغەدا ئەگەر بێت و جارێککە فرسەتێکە بۆ گەلی کورد و لە هەر چوار پارچەکە هاتووە نەیقۆزنەوە نەتوانن بەلایانی بەرژەوەندی نەتەوەی نیشتیمانی دابیشتێنەوە ئەوە ئێوە مەسئولیەتی مێژوویتان دەکەوێتە سەرشان بەرامبەر دنەوەکانی داهاتوو بەرپرسیار دەبن لەوەی کە نەتانتوانی لەو دۆخە زۆر گرنگەی ناوچەکە لەو دۆخە گرنگەی کاتۆتە بەردەستی هەرێمی کوردستان و پارچەکانی کوردستان ئێوە لایانی کەمی مافەکانی گەلی کورد دەستە بەر بکەن ئێمە ئەوانەشمان گوتووە بەڵام دیسان ئێمە نەدەوەستین ماندوش دەبین پێخۆشحاڵیشن کەوەی کەجەکە لەو ڕۆکە بانگەوازیەوە دەکە بەڵام داواش دەکەین کەجەکە لایانی پەیوەندیەکانیشی لەگە لایەنە سیاسەکان ئاسایی بکاتەوە وەک داوا لە لایەنەکانی کەش دەکەین لەگەر کەچەکە پەیوەندەکانی ئاسایی بکاتەوە چونکە بەبێ ئاساییبوونی دۆخەکە بەبێ ئاساییبوونەوەی پەیوەندی نێوان حزبەکان ڕەنگە بەستنی کۆنگرەی نەتەوەیی کارێکی مەحال بێتن کا گۆران زۆر سوپاس کۆمەڵێک لایەنی سیاسی هەم لە ڕۆژئاوا و هەمیش لە باشوور و هەمیش هاوسەرۆکی یەکێک لە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پشتیوانی لە پەیامەکەی کۆماجڤاکیان کوردستان کەجەکە دەکەن بەڵێ بینەرانی بەڕێز کۆمەڵێک لایەنی سیاسی کە پشتیوانیان لە لێدوانەکەی کۆماجڤاکیان کوردستان کەجەکە کردووە گوێبیستی ئەم دۆسیە دەبین فەرمون با پێکەوە بینەر و بیسەری ئەم دۆسیە بین سەرۆکی گشتی پارتی دیموکراتی کوردانی سووریا نەسرەدین ئیبراهیم ڕایگەیان پێویستە پێشەوەی درەنگ بێت گەلی کوردێکێتێک پێک بێنن چونکە هیچ ڕێگایەکی دیکە لە بەرامبەر کوردەکاندا نەماوەتەوە ئێمە لە سەردەمێکی مێژوویداین پێویستە ئەم سەردەمە مێژوویە وەکو دەرفەت بۆ خۆمان بەکاربێنین لایخۆشەوە سەرۆکی گشتی پارتی یەکێتی لیبراڵی ڕۆژاواش فەرهاد تەلۆ سەبارەت بە ڕاگەیەنراوەکەی کەجەکە ڕایگەیان کە پشتیوانی بانگەوازەکە دەکەن و جەختیشی لەوە کردەوە کە دەبێ یەکێتی نەتەوەی کوردان بێت ئەندامی ئەنجومەنی کۆدار حاجی ئەحمەدی ڕایگەیان ئەم سەردەمە بە مەرجێک دەبێتە سەردەمێکی زێڕین بۆ گەلی کورد ئەو مەرجە یەکێتی و یەکگرتنە بۆ ئەوەی جارێکی دیکە پەیمانی لۆزان ڕوو نەداتەوە پێویستە ئێمەی کورد یەک بگرین لەلایەن بزوتنەوەی گۆڕانیشەوە مام فارس ڕایگەیاندووە کوردەکان لە بواری سەربازیەوە سەرکەوتنی زۆر گەورەیان بەدەستێناوە بەڵام سەرکەوتنی سەربازی بەرەو سەرکەوتنی سیاسی هێشتا وەرنەچەرخاوە لەبەرەوەش دەبێت هەموو پارت و ڕێکخراوە سیاسیەکان یەکێتێک پێک بێنن
پێویستە بەیەکەوە لە کۆنگرەیەکی نەتەوەییدا کۆببینەوە و بەم شێوەیە دەتوانین ئازادی دیموکراتی و داهاتوی وڵاتەکەمان سەقامگیر بکەین. بەڕێز نارۆدێمە لای جەنابێت خەمساردیەک لە لای هەندێک لە حیزبەکان دەبینرێت سەبارەت بە نەبەستنی کۆنگرەی نەتەوەیی. دەبێت چی بکرێت تاکو ئەم خەمساردیە بڕاوێنرێتەوە و کۆنگرەی نەتەوەیی بە ئەنجام بگا؟ لە وەڵامی ڕابردووشە ئاماژەم پێکرد باشترین چارەسەر بۆ ئێستا کە ئاساییکردنەوەی نێوانی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانە ئەمیش بێگومان بەهێنانەکایی زمینەیەکی لەبار و ئەو پێکاڵپژانانەی کە لە ڕابردوودا لە نێوان لایەنە سیاسیەکان هەبووە دەبێت ئەم قۆناغە دەرباز بکەین و قۆناغ دەربازکردنی ئەم قۆناغەش پێویستی بە لێکتێگەیشتن و وردبیرکردنەوەی زیاتر هەیە و ناکرێت کە لایەنە سیاسیەکان با بڵێ حسابێکی ورد بۆ یەکتر نەکەن و لەسەر بنەمای ئەو واقعی کە ئێستاکە هەیە لەگەڵ یەکتر بیرڕاکانی ئاڵوگۆڕ نەکەن. هەمومان ئەم ڕاستیە بە باشی دەزانین کە لە باکوور و ڕۆژ ئاوای کوردستان پارتی کرێکارانی کوردستان پەکەکە باڵادەستیشی زۆری هەیە. لە باشووری کوردستان پارتی دیموکراتی کوردستان باڵادەستیشی زۆری هەیە بۆ پێیکە سەرۆکی هەرێم لای ئەوە سەرۆکی حکوومەت لای ئەوە تاوەکو ئێستاکە و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لایەنی سەرەکی پێکهێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە بە درێژایی مێژووی 25 ساڵی ڕابردوو ڕۆڵ و کاریگەری تایبەتیان هەیە. دەبێت ئەم سەلایەنە هیچ گومانی تێدا نیە کە پەیوەندیەکانیان زۆر بە تایبەت ئاسایی بکەنەوە بۆ هێنانەکایی ئەم بارودۆخە چونکە ئەم لایەنانە جگە لەوەی کە هێزی سەرەکین و هێزیشی سەربازی پێشمەرگە شەڕڤان و گەریلای زۆریان هەیە لەگەڵ ئەوەشدا هێزیشی ئابووری و پێگەیشی جەماوەری زۆریشان هەیە. ئەمان دەبێت لەم بارودۆخەدا لە یەک نزیک بن و ناکرێ لەم بارودۆخێکی وادا ئەوانە لە دووری یەکتر بن و لێدوانی دژ بە یەک و ئاگراوی بدەن و دەست لە کاروباری یەکتری وەربدەن چونکە دەستوەردانە کاروباری یەکتر و لێدوانی ئاگرین لە دژی یەکتری بێگومان بارودۆخەکە قوڵتر دەکاتەوە و ئەمەش ویستی ئەو دەوڵەتانن کە دژ بە خواستەکانی گەلی کوردستان لە ئێستادا دژ بە خواستی کوردستان بارودۆخێکی وهایان دەوێت. لەبەر ئەوە ئێمە وەکو پارتولایەنە سیاسیەکانی دیکە هەمیشە ڕووی دەممان لەم پارتولایەنە سیاسیانە ئەوە بووە کە ڕۆڵی سەرەکیان هەیە کە لە یەکەوە نزیک بن ئێمە پشتگیرتانین لە یەکەوە نزیک بن ئێمە پاڵپشتی هەموو پرۆژە سیاسیە نەتەوەی و نیشتیمانیەکانتان دەکەین چونکە ئێوە لە ئێستادا لەم قۆناغەدا بارودۆخە سیاسیەکە ئێوە لە ژێر ڕشێفی ئێوەدا و پێویستە ئێوە ئەو خاڵانە بێنە بەر بابڵین بێنە بەر دەست و بۆ خاڵی دەستپێکی گفتوگۆ کە لەیەکەوەتان نزیک دەکاتەوە. خاڵی هاوبەشی هەمومان ئەوەیە کە ئێمە بەرژەوەندی باڵەکانی نەتەوە و نیشتیمانمان دەوێت. ئەمە ببێتە سەرچاوەی لەیەکەوە نزیک بوونەوەی لایەنە سیاسیەکان دەتواندرێ قۆناغی سەرەتای هەنگاونان بەرە و سازدانی کۆنگرەیەکی بابەتی یەکێتی نەتەوەیی دەبێت و پێشم وایە کە لایەنە سیاسیەکان لە بارودۆخێکی وا دوجار ئەم هەنگاوە دەنێن و هەز بە بەرپرسیارەتێکی زیاتر دەکەن و من گەشتبینم لەم ڕوانگەیەوە کە ئەو پارتولایەنە سیاسیانە لێک نزیک ببنەوە و چونکە قۆناغەکەش وا دەخوازێ یعنی دەبێت ئێمە پرسیارە لە خۆمان بکەین کە بەهای خوێنی پێشمەرگا بەهای خوێنی شەڕڤان ئەوە ناهێنێ کە ئێمە لێک نزیک بینەوە و بارودۆخێکی وا تێ بپەڕێنین یعنی دەبێت ئەو پرسیارە لە خۆمان بکەین. قۆناغێکی هەستیاری وەکو ئێستا بە ئەزمون وەرگرتن لە شۆڕشەکانی ڕابردوو و بە ئەزمون وەرگرتنیش بە هەمان شێوە لە ململانیەکانی ڕابردوو ناتوانین کە ئێمە دەتوانین چۆن ناتوانین کە بتوانین قۆناغێکی وا تێبپەڕێنین پێویستە هەرچی زووترە ئەمە مەنگاوانە دەست پێ بکەین چونکە بەڕاستی ململانیەکان ئەنجامێکیان نابێ بە تەنها ئەنجامی ململانی و لێک دوورکەوتنەوە زەرەر لە بەرژەوەندی باڕاکانمان دەدات. باشە کا گۆران با بڵێن ئەمریکا و وڵاتانی ئەوروپایش نایانەوێت کۆنگرەی نەتەوەیی کورد دروست ببێت بەڵام لەم کاتەدا کە ئەوانش نایانەوێت دەبێت کورد چی بکات؟ من نەمزانیوە ئەمریکان نەوێت کۆنگرەی نەتەوەییان لایەنێکی بیانێ ئەوەی کە ئاستەنگە لە پێش کۆنگرەی نەتەوەیی خۆمانێ
بەداخەوە قسە دەکەم خۆمانین ینی هەتا ئێستا ڕەنگە لە ناڕاستە خۆ فشار بکەن مەبەستیان بێ حەز بکەن ویستیان وابێت کە کۆنگرەی نەتەوەی نەکرێت بەڵام ئەوە سەبەبی ئەساسی و بنەڕەتی نەکردنی کۆنگرەی نەتەوەی نییە ئەوەی سەبەبی هۆکاری سەرەکی نەکردنی کۆنگرەی نەتەوەی خۆمانین مەبەستم لایەنە سیاسەکانی کوردیە ئەگەر ئێمە ئیرادەیەکی لەو بابەتەمان هەبوو ئەو کاتە با ئیرادەکەی خۆمان جێبەجێکەین ئەگەر وڵاتان نیان هێشت ئەو کاتە کەس بەرپرسیارەتی مێژووی ناخاتە سەر حەزبە سیاسەکانی کوردستان بەڵام ئەوەی من دەیبینم گرفتەکە لە خۆمانە گرفتەکە لە وەکو باسم کردێنەوە سەر ئەسلی مەبەست ئێمە هەریەکە دید و ڕانینی هەموو نەتەوە لە حەزبەکەی خۆمان دەبینین لە بەرژەوەندی حەزبەکەی خۆمان دەبینین کە بەداخەوە لە دوایی کە زەرمان کرد هەمومان بەیەکەوە زەرر دەکەین یعنی مەحاڵەت باشوور پێی وابێ ئەگەر توانی خۆی دەرباز کە لە وەزعێک باکوور چی بەسەر هاات ئەو سەلامەت دەبێەوە غەڵەت ئەو تێڕوانینە و ئەگەر باکووریش پێی وابێ شتێک دەکا و باشوور مشکلە نیە ئەو سەلامەت دەبێت ئەوەش هەر غەڵەتە چونکە گەیشتونێتە ینی هەموو لای گەیشتونێتە ئەو قەنەعەتەوە هەموو لایەنەکان دەبێ و ڕاستێ بزانن ئێمە هەمومان قەزیەی کێشەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بەیەکەوە گرێدراوە یعنی بۆ نمونە ئێستا ئەو شەڕێکە لە ڕۆژ ئاوا دەکرێت ڕاستەخۆ کاریگەری لە باشوور هەیە بۆ نمونە هێزی ئەمریکی وەختێک شەروانان دائم دەکات هەمان شێوە کوردەکانیش دائم دەکات بۆ شەڕی مووسڵ کێشەی ئەوەی کە ئێستا لە نێوان کوردەکان و دەوڵەتی تورکیا ڕاستەخۆ کاریگەری لە سەهرێمی کوردستان هەیە بۆیە بە شێوەیەک لە شێوەکان قەزێکە بەیەکەوە گرێدراون داوامان لێ دەکات پێویستە یعنی هەموو ئاماژەکان ئەومان پێ دەڵێن لایەنە سیاسەکانی کوردستان تێبگەن ئێوە تاکە هێز و تواناتان لەوەیە کە یەکگرتوو بن بە یەک دەنگ و بە یەک ڕنگ و بە یەک خیتابی سیاسی موازەهای ئەو وەزع بکەن ئەگەر نا کەستان بەتەنها ناتوانن بەرژەوەندەکانی خۆتان پارێزرابی ینی بۆ نمونە زۆر جار لە باشوور دەبیستە دەرێ وڵات کێشەی کوردی باکوور کاریگەری لەسەر ئێمە نییە وەڵام من دڵنیام کاریگەری ڕاستەوخۆیە زۆر جار لە باکوور جێویست دەبین لێوەڵا باشوور چ مشکلی ئێمە نییە چۆن مشکلی ئێمە نییە هەموو پارچەکان ئێستا مشکلی یەکترین بۆیە بەڕاستی بەداخەوە ئەو قسەیە دەکەم ئاستەنجی گەورە لە پێش نەبەستنی کۆنگرەی نەتەوەیی هیچ لایەنی دەرەچی نییە ئەوەی لایەنی ناوخۆی خۆمانین حزبە سیاسیەکانین هەتا ئێستا وا بیر دەکەینەوە کە ئەگەر حزبەکەی من بۆ نمونە سەلامەت بوو حزبەکانی کە چیان بەسەر هات مشکلەک نییە بەڵام لە ڕاستی داوانێ لە ڕاستیدا ئەمە هەمومان لە بەرامبەر یەک ئەگەرین ئەگەرەکەش تاڵە ناخۆشە قورسە دەبێت بەیەکەوە موازەهایکەین چونکە دەریش کەوتۆ لە مێژوودا میلەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دۆستی ڕاستەقینەی تەنها کوردە بۆ نمونە ئەمریکا ئێستا پشتیوانیمان بەس بە کورتی هاوکارانم پێم دەڵێن ئەگەر دوای کۆمنتت ماوەکەمان تەواو دەبێت دوای کۆمنتت سەبارەت بە یەکریزی داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەم مەترسیەکان زۆرن و ئەگەرەکانیش بۆ چارەسەر زۆرن بگەینە یەک پەیوەندێکی ئاسایی لە نێوان یەکتری دروستکەین بە هەموو لایەکمان هەوڵدەین لە چوارچێوەی هاوپەیمانی و پەیماننامەیەکی نیشتیمانی چەند خاڵێکی سەرەکی بۆ بەرژەوەندی نەتەوەی بڕابگەێنین ئەمجا ئەگەر بۆ ماکرا کۆنگرێن توی بکەین دڵنیا بێ سەرکەوتوو دەبین و میلەتی کورد هەر سەرکەوتوو دەبین. سپاسکە گۆران کاک نەرۆ جەنابتان دوایین کۆمنتتان بەس بە کورتی سەبارەت بە یەکدەنگی هێزە کوردەکان لەم کاتەدا هیچ ئەگەرێکی دیکەمان لە بەردەستدانیە تەنها یەک نزیک بوونەوە و یەکتر قبولکردن تێڕوانینێکی هاوبەش دەرباسکردنی ئەم قۆناغە مەترسی و گەورە و گۆڕانکاریە گەورانەی کە لە ناوچەکە ڕوو دەدەن تکای من و داواکاری من لە پارت و لایەنە سیاسیەکان ئەوەیەکە لە یەک نزیک بنەوە پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە بۆ دەرباسکردنی ئەم قۆناغە بەقەت قوربانیەکانی گەلی کوردمان لە ناوچەکە بەقەت قوربانیەکانی پێشمەرگە شەڕڤان لە ناوچەکە بۆ ئەوەی بتوانین گەورەترین دەستکەوتمان هەبێ ئەمیش بەتەنها بە لێک نزیک بوونەوە و گفتوگۆ و گوتاریشی هاوبەش دەبێت. باشە زۆر سپاس بەڕێز نارۆجەلال ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان زۆر سپاس بەڕێز گۆرانجەلال ئەندامی کارگێڕی حیزبی زەحمەتکێشانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بینەرانی بەڕێز ئێمە لێرەدا کۆتایی بە بەرنامەی تایبەت بە یەکدەنگی گەلی کورد لەم کاتەدا دێنین تا بەرنامەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن.